خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب هذا فرمي من صلى علي من أمتي صلاة مخلصا من قلبي صلى الله عليه بها 10 صلوات ورفعه بها 10 درجات وكتب له بها 10 حسنات ومحى عنه 10 سيئات. هر کەسێک بەدڵ صلواتێک لەسەر من بدات اللهم صل على محمد وعلى آل محمد، هر بشڵی اللهم صل على محمد هر صلوات، هر کەسێک یەک جار سڵاواتم لەسەر بدات خوای گەورە و میهرەبان 10 جار سڵاواتی لەسەر ئەدات یەک بەدە. واتە جارێک بڵی خوایە درود و سەڵاو و ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەر خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم، خوای گەورە 10 جار دێڕژێنێ بەسەر تۆدا. دەقات ئەها چەندێک خوای گەورە خۆشی دەوێ صلی الله عليه وسلم، ئەوەندە خۆشەویستی خوایە ئەوەی یەک جار دوعای بۆ بکە خوای گەورە 10 جار ڕەحمەت دەڕژێنێ بەسەریدا، لێخۆشبوونی خۆی دەڕژێنێ بەسەریدا. بەڵێ و دەفەرمێ خوای گەورە بە هەموو سڵاواتێک 10 پلەپایە لە بەهەشتا بەرزت دەکاتەوە. ئەگە تۆ 100 سڵاوات بدەی ئەم 100 سڵاواتە پاداشتەکەی ئەوەیە 1000 دەرەجە و پلەپایە لە بەهەشتا پێی بەرزە بیتەوە. 1000 جاریش خوای گەورە سڵاوات و ڕەحمەت دەڕژێنێ بەسەر تۆدا. لەگەڵ ئەوەشدا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم 10 چاکەیشت بۆ نووسێ خوای گەورە 10 خێر و چاک و 10 گوناه و تاوانیشت دەسڕێتەوە. کەواتە هەموو سڵاواتێک خوای گەورە 10 جار سڵاوات لەسەر تۆدا بۆی ئەو سڵاواتەوە 10 چاکەت بۆ دەنووسێ 10 خراپەت لە خراپەکان گوناهەکانت دەسڕێتەوە 10 پلەپایە دەرەجە لە بەهەشتا خوای گەورە بەرزت دەکاتەوە. جا ئەمەزان ئەگە تۆ 1000 جار بیڵێی خوای گەورە زانێ چەندێ بەرز دەکاتەوە. دەی بەردەوام بە سڵاوات بدە اللهم صل على محمد، ئەگەر یەک جاریش بێ بەکەمی مەزانە، بەکەمی مەزانە، چونکە خوا 10 جار سڵاوات لەسەر تۆدا 10 پلەپایە لە بەهەشتا بەرزت دەکاتەوە، 10 گوناه و تاوانت لێ دەسڕێتەوە، 10 خێر و چاکت بۆ دەنووسێ. ئەگەر یەک جاریش بوو بەکەمی مەزانە لەوانەیە بەهۆی ئەو یەک جارەوە لە قیامەت ڕزگارت بێت، چاکەکانت قورستر بێ و بڕۆی بۆ بەهەشت. ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت هەر کاتێک خوای گەورە خێر و خۆشی بۆ عەبدەکەی خۆی بوێت زمانی پاراو دەکات بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە هەر کەسێک زۆر سڵاواتی دا و لەسەر زمانی ئاسان بوو زۆر وتی ئەوە ئینشاءالله خوای گەورە ئومێدی خێری زۆر پێ هەیە، خوای گەورە دەیەوێت تووشی خێر و خۆشی بکات، خێر و خۆشی و بەرەکەت بڕژێنێ بەسەریدا. کەواتە سڵاوات لەبیر مەکەن. 1000 جار ناوی پێغەمبەری خوا تێنا صلی الله عليه وسلم بڵێ صلی الله عليه وسلم. ئێمە ڕقمە لە پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم، وەکو هەندێک کەسی خوانەناس بوختیان چی بوختیان مەبۆ دەکەن ئەمانە ڕقیان لە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆ وەڵام مەولود ناکەن. مەولود کوا لە دینی خوادا هەیە، کوا لە ئیسلامدا هەبووە. یعنی ئێمە دژایەتی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم، ئەو دژایەتی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم کافر و ملحید و بێدینە. بەڵام ئێمە دەڵێن سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عیبادەتێکی زۆر گەورەیە، هەموو شتێک شوێنی خۆی هەیە. ئێمە ڕقمە لە پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم، ئێمە خۆشمانەوێ پڕ بەدڵمان خۆشمان دەوێت صلی الله عليه وسلم. ئەوەی ڕقی لێ بێ ڕقمان لێتی، ئەوەی سوکایەتی پێ بکات ڕقمان لێتی، ئەوەی بێڕێزی بەرامبەری بکات ڕقمان لێتی، دوژمنمانە. کەواتە ئێمە و کەسانە نین بۆی ئاگادار بین کەسانێکە لە خوا ناترسن بەداخە.